بالذات السربيجي راسي نقال كاك فراس صديق رفبري قشتي لوزارة تشاندنية كاك فراس بخير هاتي سباس با آماده بونا جدوه با جورين بازرگانيين جدا جدا داخوازو بريارين وها زيده دبن كو کلوپلین ایرانی بین بایکوت کردن و که کاربردانک لدیجی ایرش ایرانی بو سر هرما کردستان بتایبت بو سر هولرین بداویه دست به که هم وک وزارت چاندنیه کو بشکل ج برهم هن تایبت من برهم آنین و هاورده کنه هنرده کنه جی چه ها به بریاره دنرخینن یان داخوازیه هلا سنگین چون دبینن بله طبعا برارك لجي خويتي بحقات لا بيشكي وسرتايا سری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کە لە کردەوە تیرۆریستەکەی سەرشاری هەولێر گیانی خۆیان بەخت کرد و قەرارێکە پێمان وایە دروستە چ وەکوەوەی کە وەکوتەنی ئەزعەف الئیمانە بەرامبەرەوەی کە بەرامبەر هەرێمی کوردستان کراوە چ لایەنێکی دیکەی ئەوەی کە هەردەبێ وا بێ ئەمە خاستن لە هەرێمی کوردستان بە تایبەت لە کۆمەڵێ بەرهەما گەشتونەتە قۆناغی خۆبژێوی و هەندێ بەرهەمیشمان ولا لدایک بوون نایاتوانین بڵین ینی هەنگاو بە هەنگاو ئەو بەرهەمانە خەریکن پەراسێنن و وەکو بەرهەمەکانی دیکە مەسەلەن ئەمە بیرمان نەچێت لە 4 ساڵی ڕابردوو لە بەرهەمی هێلکە و مریشکە قۆناغی خۆبژێویمان 100% تێپەڕاندووە و ڕێژەیەکی خەیاڵی لە بەرهەمی هێلکە و لە بەرهەمی مریشکی گۆشت ئێمە زیادەمان هەیە لە پێداویستی ناوخۆ ئەو بەرهەمانە بە حەقەت ئێستا هەنگاوی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی و هەنگاوی ئێمە وەکو وەزارەت کامەش هەوتەری بە لەگەڵ کار و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومانە زانین استراتیژی ئەم کابینەیە پەرەپێدانی بەرهەمی ناوخۆ بوو و بینینەوەی هەلی کار و دابینکردنی ئاسایشی خۆراک بۆ هاوڵاتیەکانی خۆی هاوتەری لەگەڵ ئەم استراتیژی ئەمە کارمان کرد لە بەرهەمی پەلەوەرە توانیمان بگەینە قۆناغێکی زۆر باش و ئاستی خۆبژێوی ببڕین لە ئاستی پرۆژەکانی مانگای شیرە قۆناغێکی باشمان بڕیەوە ئەمڕۆ لە هەرێمی بینە سەر بکە ئەمجارە لەسەر بەرهەمێ مریشکا ببینین کاک فیراس نها چ قاستێ بەرهەم ئینانە هەم ئالیە گۆشت و ژ ئالیە هێکان و ژمارەك بەردەستێ وە هەم گەشتە چەند زیاتر ژ پێویستیان بەڵێ طبعا ئێمە پێش دەست بەکاربوونی کابینەی نۆ ئێمە ساڵانە 135,000 تن ئینتاجی گۆشتی مریشکمان هەبوو لە کاتێکە هەرێمی کوردستان پێویستی بە 147,000 تەنە ئەگە دیقەت بدەین ئێمە نەقسمان هەبوو لە دابینکردن یان نەقسمان هەبوو لەوەی بتوانین خواستی بازارەکانی هەرێمی کوردستان دابین بکەین ئێستا ئەوەی جێی خۆشحاڵیە ئێمە 147,000 تن گۆشتی مریشکمان پێویستە ئێستا ئێمە توانای بەرهێمێنەممان گەشتۆتە 285,000 تن لە گۆشتی مریشک کەمە ئەمە ژمارەیەکی خەیاڵیەوە جێی شانازیشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە کە باس لە بەرهەمێنانی مریشکەکەین تەنها مریشکەکە نییە لە ناتیجی نهاییە کۆمەڵی بازنەی دیکە لەو نێوەندەدا لە جوچکەیەکەوە لە هێلکەیەکەوە هەتا گاتەوە مریشکەیە چێتە سەر سفرە و خوانەکانی هاوڵاتیان ئەمانەش لە هەرێمی کوردستان پەرەیان سندووە و گەشتونەتە ئاستێکی پێشکەوتوو لە هێلکەی خواردنە ئێمە 11 پرۆژەی بەرهەمێنانی هێلکەی خواردنمان هەبوو لە هەرێمی کوردستانە ئێستا ژمارەکە بەرز بۆتەوە بۆ 45 پرۆژەی هێلکەی خواردن پێشتر ئاستی بەرهەمێنانمان لە هێلکەی خواردنە ڕۆژانە 30,000 کارتۆنی تێناپەڕان ئێستا ئەمڕۆ 15,500 کارتۆنمان هەیە لە کاتێکە هەرێمی کوردستان تەنها ڕۆژانە پێویستی بە 7,000 کارتۆن هەیە باشە ئەف بەرهەمە ئەوێ زێدە هەم هەیەک و هەم مریشک دچنە هیچ جهەیەکی دەربەی هەرێما کوردستانی طبعا ئەو بەرهەمانە ئێستا لە حاڵی حازراوی کە زیادە لە پێویستی ناخۆی هەرێمی کوردستان ڕەوانی ناوچەکانی خوارد و ناوەڕاستی عێراق کرێ بەڵام لێشتا ناشارینەوە زۆر جار کێشە و گروفت بە شێوەیەکی عام بۆ چوونی بەرهەمەکانی هەرێمی کوردستان دروستەکرێ ئێستا لە سەروبەندی ئەوین و لەگەڵ نووسینگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت لەسەرم بابەتە لەسەر خەتن لەوەی کە بتوانین بازارێکی جێگیر و بازارێکی هەمیشەیی لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بدۆزینەوە بۆم کاڵانەی کە لە ئاستی پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان زیاترن باشە دەبێت داویێدا نرخێ هێکان بە تایبەت لە بەغدا لە باژارên dinên Iraqê jî gelek bilind bû daxwaziya bi vî awayî hebû ku hêkên Herêma Kurdistanê wê pêwîstiya wan pir biketin ji ber ku kêmî hebû hiç tevgerek hebû ku hêkên me biçine wan navçeya بەڵێ طبعا بە بەردەوامیە ڕاوی کە زیادە طبعا بەڵام بە سانایی ناڕوە یان نەتوانین بڵین بە ئاسانی ناڕوە تێناپەڕێ وەکو باسم کە زۆرجە کێشە و ئاستەنگ بۆ چوونی ئەم بەرهەمانە دروستکرا بەڵێ لە خاڵەکانی پشکنینیەوەی کە سەر بە حکوومەتی عێراقیە ئێستا لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق کە بەنیازن
هێلکە لە دەروی وڵات بکڕن. ئێمە کۆبوونەوەیەکمان لەگەڵ ئەنجامدان بە حزوری هەردوو وەزیر بەڕێز وەزیری کشتتوکاڵ و وەزیری بازرگانی لەگەڵ خاوەن پرۆژەکانی هێلکەیە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و بڕیاری لیژنەیەک دراوە کە باخۆ حکوومەتی عێراق چەندی هێلکە دەوێت بۆی بۆ ئاستا ئێمە بتوانین ئەو هێلکەی کە زیادە لە ناوخۆی هەرێمی کوردستان دابینیکەی و بازارەکانی خوار و ناوڕاستی عێراق. ئێمە خاڵێکی دیکەشێ ئێمە ئاستی بەرەمێنانی هێلکە ڕاستە ئەمڕۆ 15500 بە پێی واقع حاڵی بازاری هەرێمی کوردستان و بازارەکانی خوار و ناوڕاستی عێراق خواست هەبێت ئێمە هێلکە ئەتوانین ڕۆژانە بگەینە 25000 کارتۆن بەلایانی کەم لە بەرهەمی هێلکەیەتانین تا ئەو ئاستە بڕۆین. ئێمە هەتا لە بەرهەمی مانگای شیریشە ئەوەی جێ خۆشحاڵی ئەمانە تەرکیزێک بخەمە سەر ئەمە کە زۆر بابەتی شیرەمەنی و ماست و بەرهەمانەی لە شیر بەرهەمدێت لە دەرەوەی وڵات هاورداکرێ. من ماوەکانی ڕابردوو سەردانێکی لە خاوەن پرۆژە گرنگەکانی هەرێمی کوردستانم کرد کە بەرهەمی شیر بە شێوازێکی سروشتی لەو مانگایانی لەو ئاژەڵانی کە لە هەرێمی کوردستانە بەخێوەکرێت بەرهەمێنە گلەیی و سکاڵای ئەوەی هەبوو ئەیوت کاکە بەرهەمەکەی من لە ناو مارکێتێکا بۆ نموناس نرخی کیلۆغرامێک ماستەکەی بە 2500 دینارەدا ئەیوت هەمان کاڵایکی مستەورەدی با بڵێن ئێرانی لە تەنیشت کاڵاکەی منەوە دانراوە بە هەمان نرخ بە هەمان نرخ دەیگۆ هاوڵاتیەکە دەچێت کاڵا ئێرانیەکە کڕێت یان مستەورەدەکە ئەمە جێی داخە بە حقەت باشە بڕیارە بەحس کرد هەکە هەر کارگەهێک 125 بەرهەمی نافخۆ بەرهەم بینیتن پێویستە نافخۆ پڕ بکاتن یê hawردekirî bajek dikevîte ser ji bo ku dema baj jî dikevîte ser dê girantir bikevîte navxwe da bû çî kalayeka wiha wekî te nimûne yanî nefsî nirx hatiye nav bazarda. Bale Ca ئەمە دوو جانبە جانبێکی ئەوی لەسەر حکوومەتە بە حقەت بیکەین ئەمە لە هێلکە و مریشکا کردان ئێمە تاعام مریشک و هێلکەمان قەدەغە کرد هاوردنی لە دەروی وڵات. جانبێکی دیکە بەڕاستی حقەت یعنی باشە منەوەکو هاوڵاتیەک جگە لە نرخەکە باشە زۆر جار ئێمە هاوڵاتی کاتێ محەیەرێ لە بینی بەرهەمێکی باش و خراپە بۆ دەست بۆ کوالێتی خراپەکە با لەبەری هەرزانترە باشە بەرهەمێکی باش 100% ئێمە هەموو جارێڵین گرنگی بەرهەمی ناوخۆ لە چیایە تعبیرێکی کوردانە هەیە لە بینی خۆمانە زۆر جا باسیەکەین دەڵێن خواردنی ڕێستۆرانتەکان چەندە باش بن چەندە لە تۆ بن و ڕێستۆرانتی پێنجەستێرە بن ناکانان و هێلکەیەک و تەماتەیە کە لە ماڵەکەی خۆمانە ئەی خۆین ئەمەیە بابەتی بەرهەمی ناوخۆ تۆی هاوردا هەرچەند زەوابەتی لەسەر جێبەجێکەی هەرچەند دەزیدەتر هەیە باکفی ڕاست بەشێک بوو ژ وان هاوردەکردنا و ژ ئێرانێ بۆ هەرێما کوردستان و عێراقی بەردام دکە زیاتری 2 میلیارد بەستنێ دنە مەهاندا بووە بەشێکی وان بەرهەمان دەبێ بەرهەمێن شیری بن مەڵێ چقاس حتانها بەرهەمێن وی وڵاتی یەن تایبەتمەند بە بەرهەمێن شیری دناوە بازارن هەرێما کوردستانیدا بەردەست دەبن. بەڵێ طبعا ئێمە باسی پرۆژەکانی مانگای شیرمان کرد ئێستا لە تەوری بژانەوەیان طبعا چەند پرۆژەیەکی گرنگ لە هەرێمی کوردستان لە شاری کفریەوە هەتا زاخۆ دامەزراون هەندێکیان دەست بەکار بوون وا دەستیانمە بەرهەمێنان کردووە لە بەشێکی قسەکانمان ئاماژەمان بەوەدا باسی گرنگی بەرهەمی ناوخۆمان کرد کە لە ژێر چاودێری و زەوابەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەرهەمێکی هاوردا کە لە دەروی وڵات دێ نازانین ئەم بەرهەمانە هەرچەنە زەوابەتی لەسەر جێبەجێکە هەرچەنە بە میکانیزم و بە ئەوراقی سەحی داخلی بازارەکانی هەرێمی کوردستان بێ وتمان خواردنی ڕێستۆران ناکا و خواردنی کە لە ماڵەوە لە ژێر سەرپەرشتی خۆت و لە ماڵەوە بە دەستی کابانی ماڵەوە ئیدەکرێت هەمان شتە بۆ بەرهەمی ناوخۆ وڵاتێک بە ڕۆژی ڕووناک بە پێش چاوی دنیاوە درۆم بە تۆ بنێت و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێت هاوڵاتیەکانت شەهید بکە باشە لە خەفا لە پشتی پەردەکانەوە و بە شێوەیەکی ئەتوانین بڵێن مردنی ناڕاستەوخۆ ئەبێ چ جۆرە کاڵایەک بۆ تۆ بنێرێت بە حقات یعنی ئەمەیە بابەتەکە بۆیە هاوڵاتیان من زۆر جار من بۆ باسی ئەوم کەوتم کاکە بابەتی نرخ زۆر جار تەبریرەکە ئەوەیە یان خەڵکەڵێ کاکە گیان تۆ منعەکەی باشە گرانە بێ یان نرخەکەی گرانە والله بالله زۆر بەرهەمی خۆماڵی هەیە لە مریشک لە هێلکە معاناتی خاوەن پرۆژەکانی ئێمەوە بووە ئەڵێن کاکە لە مارکێتەکانە بە نرخی هاوردەیە فرۆشین ئێمە بە نرخی هاوردا جگە لە مەسائلە نەتەوەیەکە قەومیەکە کە لە هەموو دنیاوایە بەرهەمی ناوخۆ هاوڵاتی 500 دینار 1000 دینار زیاترە دات ئەڵێەوە بەرهەمی خۆمە هی وڵاتەکەی خۆمە دەستی کاری خۆمم بەرهەمێناوە باشە هی ئێمە لەو هینەش نییە لەو لیڤڵش نییە مەسەرەن دێت بە سعری گرانتر هیدەکەی فرۆشێت بە بەرهەمە هاوردەکە لە هەموو دنیا شوایە باوەڕم پێ بکە هیچ بەرهەمێکی هەناردە نییە باشە ئەو وڵاتی کە ئینێرێ بۆ تۆ هەمان بەرهەم لە ناوخۆیە بەرهەم بێنێت ئەوی بۆ هاوڵاتیەکانی خۆی بەرهەمێنێت شتێکە و ئەوەی ئەینێرێت کە بۆ چاوی لەوەی قازانجێکی زۆر بکە بۆیە بە کوالەتی باش بۆ تۆی نانێرێ زۆر کێشەکە لەوانەیە لەکوێ بێ زۆر جار
بە تایبەت خواردن باش ویستم بەسەر ئەوە هۆکارەکەی هاوڵاتی بوو چی لە کاتێکدا بەرهەمی ناوخۆ دەبینە بە هەمان نرخە لەوانەیە کەمتریش بهندێک جار هەر بچێ ئێرانی بکڕێ لە ڕابردووە بە حقات بەداخەوە تەرویجێک کراوە تر بە قەست بێت بە ناقەست بێت زۆر جا هەر تەرویج نەبوو بە بەرهەمی هاوردا لە بیدیا لە سوۆسیال میدیا لە زۆربەی کەناڵەکانە زۆر جار گوێمان لێ بووە ناوەڵا زۆر جار لە بەرهەمی ناوخۆدراوە بە دەستیان قەست بە حقات یعنی هەمومان ئەو تعبیرەمان گوێ لێ بووە لەسەر مریشکی خۆمان ها زۆر جار وترا ئەمە بە دەرزی بەخێوە کرێت و ئەمانە هەمووی دەست بوون بۆی کە بەرهەمی ناوخۆ گەشە نەکات و ئێمە بە شێوەیەکی بەردەوام اعتمادمان لەسەر بەرهەمی هەناردە بێ بابەتێکی دیکە ئەوەی ڕاهاتنە ها چۆن بڵێ هەندێک جار شتەکە بە ئەهمیێتەوە وەرناگیرێ هاوڵاتیەکە چێتە مارکێتێک ماستێکە بینێت بەلایەوە گرنگ نییە زۆر پێی مهتەم نەبووە هەرچەندە ئێستا وشیاریەک لایەنە تەندروستیەکە و نەتەوەیەکەش پێیا بووە ئێستا باشە وردە تەتەوری کردووە ڕاهاتنی خەڵکە لەسەر نەوع و تام و بۆنێک مەسەلەن مارکەیەکی محەدد لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئینتاجی هێلکەمان نەبووە مریشکمان نەبووە ماست و شیر کە لەم چەند ساڵی ڕابردوو توانین بڵێن تەتەوریکی باشی کردو بەرهەمێکی باشمان لە بە شێوکی ستاندارد لە بازارەکانی هەرێمی کوردستانە من نامەوێت ناوی کۆمپانیەکان خاپڕکردنەوەن ئەمە هەنگاوە ئەگەر هاوکاری خەڵک هەبێت و ئێمە بتوانین استراتیژی و بەرنمەیەکی جوان و بتوانین لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئەو حەملانی کە ئەکرێتەوە پشتگیری بەرهەمی ناوخۆ بە تەکید مستەسممان هەیە خۆشەویستی هەیە ئەوەی گرنگە ئێمە باسی زۆر سەرمایەمان کرد خاکمان هەیە ئاومان هەیە هەوایەکی تەندروستمان هەیە خەڵکێکمان هەیە لە بواری سامانی ئاژەڵا عشقی بۆ ئیشەکە هەیە یعنی چەندە مغرەیاتی دیکەی بۆ بێت چەندە ئیشی دیکەی بۆ بێت و کار و کەسابەت حەز دەکات ئەو ڕبحەکەمەی کە لە بەرهەمێنانی سامانی ئاژەڵا دەستێکەوێت بە بوارەکانی دیکەی ناگۆڕێتەوە دەبێت داوای دەستی چار کارگەهێن مازنێن بەرهەمەیانی ناشیر و پێویستی ئەندنوەکە ماستە پەنیرە حتا داویە کەتنە کاری لە هەرێما کوردستانی دپلانین پێش دە چ کارگەهێکن دی بڤی ئاوایە هەنە حتا ئەم بکاربین بە تەمامی پشت بە پێویستیان ئافخە بەوان بەرهەمانژی پڕ بکەی بەڵێ طبعاەوە کارگانەوە و ئاماژەم پێدا لە شاری کەلار کارگەیکی گەورە دامەزراوە و لە ناوچەی مێرگە سوور کارگەی زۆم هەمومان نەزانی منتیقەی بارزان یەکێکە لە کارگە گرنگەکانی هەرێمی کوردستان کە شیری سروشتی لە جوتیاران وەرەگیرێ بە نسبەت هەموو کارگەکانی دیکەی هەرێمی کوردستانیش و لە ناوچەی بارزان دیسانەوە پرۆژێکی دیکەی ڕامی فارم دامەزراوە پرۆژەی مانگای شیرە و لە دهۆک پرۆژێکی گەورە کە کاڤین گروپ کۆمپانی کاڤین پێی هەستاوە ئەو پرۆژەیە حدودی 5,000 سەر مانگای شیرە کە ئەمانە لە ئەتوانین بڵێن لە تەوری لەدایکبوونان وەکو ئاماژەم پێدا بە تەکید ئەگە پشتگیری هەبێتەوە بتوانین پلانێکی تۆکمەیان بۆ دانین ئێمە لە مانگای شیرەوە چەند ساڵێکی دیکە لە شیرە ئەتوانین بڵێن ئەگەینە ئەستێکی زۆر باش تایبەت پشتگیری ژالی وڵاتیان بخوابە داویەدا ئەو پشتگیریە بەرهەمی خوای ناو باندورێ لەسەر ئابووریە وڵات و گیرفانی هەموو وڵاتیەکی چێتکە گەلک سپاس کە فیرا سدیق لێبەرێ گشتی لە وەزارەتە چاندنی و چاوکانیان ئاف سپاس بە ئەمەدەبوونەوە